زۆرن ئەو بەڕێزانەی کە شکایەتی حاڵی خۆیان ئەکەن لە کەم ڕزقی و کەم کەسابەتی. دیارە ئینسانی موسڵمان لە بازاڕە زیرەکترینە. هەر کەس لەسەر هەر کار و ئیشێک کۆمەڵی یاسای زۆر تایبەت هەیە بۆی کار و کەسابەتی پڕبەرەکەت بێ. جلوبەرگی ئەم کەسە چۆنە، زمانی ئەم کەسە چۆنە، کاڵاکانی چۆن ڕیزەکە بۆ فرۆشتن، بە چ شێوازێ عەرزی شتەکانی خۆیەکە. هەموو ئەمانە کاریگەریان لەسەر ڕزقی تۆ هەیە. ڕەب العالەمین ڕزقی ئینسانەکانی لە لای خۆی هێشتوەتەوە لە ئاسمان، بەڵام شێوازی کەسبەکەی خسۆتە دەستی ئینسان. چۆن کەسبی ڕزقەکەت ئەەکەی، چۆن پایای ئەەکەی، بە چ شێوازێک، بە چ یاسایەک. یاسا زۆر زۆرە لەو بارە. جاری وا هەیە ڕزقت کەمە لەبەرەوەی زمانت جوان نییە لەگەڵ مشتریەکانتە، پۆشاکەکانت ڕێک نییە، شێوازی ڕێکردنی دوکانەکەت و بازاڕەکەتت جوان نییە. ئەمە لە کرێکارێکەوە ئەیگرێتەوە هەتا هەر کەسێک لە هەر پلە و پۆست و جێگایەکا بێ کە کارەکان نەهات بەدەستەوە تەفتیشی حاڵی خۆت کە بزان لەکوێ خەلەلت هەیە چارەسەریکە. ئەمڕۆ لە خزمەتانە نامەوێت بەشە مادیەکە لە بەشی بازرگانیە باسکەم، ئەمەوێت بەشێکی معنەوی لە خزمەتانە باسکەم لەگەڵ ئەوانەی هەموو ئەو شتانە و تۆکمە کردووە هێشتا هەستەکەی ڕزق بە باشی بەدەستەوە نایە. کۆمەڵێ کلیل هەن. ئەم کلیلانە زۆر دەرگای کوێری ژیانی ئینسان ئەکەنەوە. یەکێک لە دەرگای کوێرەکانیش بریتێ لە ڕزق سواری ئینسان بەم دەرگایانە و بەم کلیلانە ئەکرێنەوە.